پیوندین امریکا و عراق بتایبەتیش پشتی سرداناوی داویه سرک وزیر عراق محمد شیع سودانیش بوی واشنگتن استراتژیات امریکای برافکی و چه برای شیرمند بری آسایش نتوی امریکا جون بولتن الواشنگتن پایک راست خوب پریازم دل گل مداوه جناب جون بولتن گلک سپاس کوین گل مدانه یال دسپیک استراتژیات امریکا کن نرونی یک پیودیار بی دما در باز بوی پشتی سرداناوی داویه سودانیش بوی واشنگتن دیار به یان جهشتون آلوزش بر گروپین چک دارین نو عراق دا. Well, I think it's ambiguous. بله بڕام وایە ناڕوونات چونکە ئیدارەی بایدن تا ئێستاش ڕێککەوتنێکی ناڕوونی هەیە لەگەڵ ئەو هەڕەشانەی دەکرێتە سەریان لەلایەن میلیشیاکانی سەر بە ئێران و لەوەی کە ئێران هاوکاریان دەکا پرچەکیان دەکا ڕاهێنانیان پێدەکا لە عراق و سووریا ئەمە بەشێکە لە تەواوی با بڵێن استراتیژی ئێران لە دژی ئیسرائیل و ئەمریکاش بە شێوەیەکی بەرچاو دیارە لە ئالنگاریەکاندا تێوەگلاوە بۆ هۆی ئەو هێرشانەی دەکرێتە سەر هێزەکانی ئەمریکا و خەڵکی مەدەنی لە عراق و لە سووریا لە ماوەی شەشمانگی ڕابردوودا لەوەتەی هێرشەکەی حەماس لە 7 ئۆکتۆبرەوە کراوەتە سەر ئیسرائیل و بەڕوونی دیارەکە ئەمریکا نیگارە بەهۆی ئەوەی حوسیەکان دەریای سووریان داخستووە و ڕێگری دەکەن لە کەشتێ بازرگانیەکان ئەم کێشەیە کە لەگەڵ ئێرانە هەمانە کاریگەری هەبووە لەسەر حکوومەتی عراق و هەموو ئەو کارانی کە لەگەڵ حکوومەتی عراقدا دەیکەین و ئەو ئیدارەی کە هەیە چونکە ناڕوونە نازان چی بکە دەربارەی ئێران چی بکات دەربارەی عراق اف نرونیا سیاست ایدی اداره بایدن العراق بگشتیش روشات نوراست برجامدیا کی داره بەڵێ ئەمان لە بەرژەوەندی ئێراندا ئەگەر ئەمریکا بۆ نمونە بیتوانی با بەهێزتر پشتیوانی لە ئیسرائیل بکە پشتیوانی لە کاردانەوە وەڵامی ئیسرائیل بکە دەربارەی ئامانجەکانیان لە نێو ئێران وەکو چەکی ئەتۆمی و یاخود هێرشکردنە سەر سوپای پاسداران و سەرکردایەتی سوپای پاسداران ڕەنگە ئەمە وای کردبات ئێران دووبارە کارەکانی خۆی دابچێتەوە بەڵام بە بڕای من ئەوەی کە ئێستا بایدن و ئیدارەکەی پیشان دەدا ئەوە پیشان دەدات کە بە بڕای من بەداخەوە کە دەیانێت هێزەکانی ئەمریکا لە عراق بکشێنەوە لە سووریا بکشێنەوە ئەگەر ئێران ڕازی بێت بەوەی بەردەوام نەبێت لەوەی هێرشانە و لەو استراتیژیکێتی کە ڕەنگە ئێرانیش ڕازی بێت و ئەو کارە جێبەجێ بکەنەوە بڕ من ڕام وایە ئەمە ساتێکی زۆر مەترسیدارە چونکە لە بەرژەوەندی ئەمریکا هێزەکانی لە عراق و سووریا بێڵێتە نەک بیان کشێنێتەوە باش حتی اگر آگرباز جه به افدام که آگرباز طیبتیش نوارا گروپین چکداری و هزین امریکایت نو عراق ده هیا پشتی اوهات یک کرن و طیبتیش و کتاج ماجب فکری حتی و سردان داوی یا سودانیش بوی واشنگتن هشتان نرونی هیا گروپین چکداری دیدی سا ارشاد دست بکنه و یانجی بو هر دو عالی آگرباز باشتره بڕوام وایە هەر جۆرە ئاگربەستێک کە میلیشیاکان ڕازی بن لەسەری ئەوە شتێکە کە فەرمانیان پێکراوە بیکەن لەلایەن ئێرانیەکانەوە ڕەنگە ئەمە لە بەرژەوەندی ئێران بێت بەو شێوەیە کە دوو مانگە هێرشیان نەکردووە هێرشیان نەکردوتە سەر هێزەکانی ئەمریکا چونکە بەڕاستی ترسا بوونە لە هێرشێکی ئەمریکا بۆ ناو ئێران ئەوان ئێستا ئەو فشارە دەبینن کە ئەمریکا لەسەر ئیسرائیلی دەکات و نیگەران لەوەی کە بادن بتوان هیچی دیکە بکات چونکە ئەو تەواو نیگەرانە بەوەی ڕێگری بکات لە هەر جۆرە هەڕەشەیەک و بەرزبوونەوەی نەوت لەسەر ئاستی جیهان و گاز و ڕەنگە ئەمە کاریگەری لەسەر بایدن هەبێت لە ڕووی سیاسیەوە و دیموکراتەکان حزبی دیموکراتەکان کاریگەریەکی زۆریان لەسەر بێت و زۆر نیگەرانن سەبارەت بەو سیاسەتەی کە ئەمریکا هەیەی لە غەزە و ئەمەش بەوەی کێشە سیاسەکانەوە بووە بێگومان بڕوام وایە لاوازی ئەمریکا و بەرامبەر ئیسرائیل ئەمەی پیشان داوە کە کاریگەری هەبووە لە هێرشەکانی ئێراندا بربستن برانبری محمد شیع سودانی سرک وزیر عراق هشتون جی گلک زیدن او بربستن نوکیجی هین طیبتیجی برف زیده تر و چن یا جی هدی سرکفتنه که کار کنترل طیبتیجی یا گروپین چکداری نو عراق داد که حتی اگر چیزی نه به آگربست وی آوای بردام بن ئەمە ئەو شتەیە کە ئەو حکوومەتەکە لە بەغدا دەیانەوێت ئەوان هیواخوازن کە لە دەسەڵاتدا بمێننەوە بۆیە لە ڕوانی نییە ئەوان تاوکاتێ لەلایەن ئێرانەوە
کۆنتڕۆل نەکرێت پێویستە ئەمریکا بمێنەوە وەک ناو کارتێکەرێکی سەقامگیری ناوچەکەدا بەڵام تۆ یاری لەگەڵ ئاگر دەکەی کاتێک باس لەوە دەکەی بەرەو پەیوەندیەکی نوێ بچن لەگەڵ ئەمریکا کاتی ئەوەیە گفتوگۆ بکەی دەربارەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا چونکە لە یەکێک لە خاڵەکاندا ئەگەر ترامپ ببێتە سەرۆکی ئەمریکا ڕەنگە ئەو کارە بکاوەکە ئەوەی لەگەڵ تالیبان ڕێکەوت بۆ ئەوەی لە ئەفغانستان بکشێتەوە بایدنیش هەمان سیاسەتی پێڕەو کرد بۆ من بڕوام وایە ناوچەکە و هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە دۆخێکی ناڕووندا بەهۆی هێرشەکانی ئێران یعنی مەبەستەوەوە گەردەهاتی دا تایبەتیش وان هەڵبژارتنێت ڕێکێ دەێت ئەمریکایش بووی سەرۆکاتیە دۆنالد ترامپ بە سەرۆکێ ئەمریکای بڕیارە vەکشاندنا هێزن ئەمریکایش عێراقی بدە پەریما کوردستانی ژیڤە بەڵێ ئەو ویستی لە یەکەم تێرم ئەم کارە بکات و چونکە ئەمە لە بەرژەوەندی ئەمریکانە بوو ئەو کارەی نەکرد بەڵام دەبینی ببینی دەتوانن ببینین کە ئەو چۆن دۆستەکانمان لە ئۆکرانیا و هەروەها لە دژی هێرشەکانی رووسیا بەسەر ئۆکرانیا کردوێتی ڕەنگە ترامپ هیچ کاتێک بەوان نەدات بەڵام ڕەنگە بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکشێتەوە هەر لەبەر ئەمەش لەگەڵ تالیبان ڕێککەوت ئەگەر کورتیاش تەوەرگرم سیاستەوەش دەرەدا تایبەتیژێت گەڕ ڕۆژهەڵاتە ناوەڕاست و تایبەتیژێ عێراقی ئیدارەیە بایدن سەرکەفتی بووە یان ژینە من بڕوام وانە تەنیا لە ماوەی کورتخاندا نەبێت ئەو دەیەوێت شتەکان هێور بکاتەوە بۆی کاریگەری خراپی نەبێت لە ڕووسیاسیەوە لەگەڵ لە ماوە کورتەکەدا ڕەنگە ئەو سەرکەوتوی بەڵام کێشە گەورەکان هەرماون باشە مادام کێشن مەزن هەرمابن دەهاتیدا تایبەتیژی سەرێ سیاسەتە نەڕۆن یا عێراقی شانسێ دەموقراتان کێمت بەش بووی سەرکەفتنی دیسان دۆنالد ترامپ سەرکەفتنی دەست بخە vەگەرتەوە دەسەڵاتی و کوشکاسپی بڕوام وایە ئەو ڕەخنە لە ئیدارەی بادنگرێ بە هەموو ئەو کارانی کە خۆی هەیبووە لە ڕووی سیاسەتی دەرەوە هەڵبژاردنەکان ئەنجامەکان زۆر لێکترینزیک و ڕەنگە ترامپ بباتەوە ئەگەر سەرمژارە vەکشاندنا هێزن ئەمریکایش عێراقی ئەس بەحسکم دیتنا ئەمریکای دیف ئەڤاهین تێدگەهن ji بووی سەر کوردستانی ژی هۆسا ئەگەر vەکشم گشتی vەکشن یان ژی دیتنەوە ji بووی هەرێما کوردستانی جدایە ئەو دی هێزن خۆل ئەمریکای تایبەتیژی کۆن بکەن لە هەرێما کوردستانی مەبەستە من بەڵێ من بڕوام وانە ترامپ بیەوێت یاخود ڕوانینێکی هەبی بۆ کوردستان هەبێتەوە ئەمەش بەشێکە لە کێشەکە ئەو تەنیە هیوایەکی گشتگیری هەیە بۆ ئەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگەرێتەوە من زۆر نیگەرانم کە ڕەنگە کاریگەریەکانی ئەمەچی بەگەر بکە هەرچەندە بایدن ڕوانینێکی تری هەیە بەڵام پێویستە لە نۆڤمبەر سەرکەوتوو بێت بەڕێز جۆن بۆڵتن شێوەرمەندێ بەرەی یاسای شانەتەوەیە ئەمریکای پاوەیەکی ڕاستەخۆش واشنتنت گەلمەدا بوون گەلێک سوپاس بووە Thank you very much. هەر بژی